الو رايت شوني چی؟ ورا دلشاد لبيرت كر او كرياتو سيما خرا هروج رقمك ديا كور دواز لوي بينا هل يستعمل بيت مزرعة ايشم بيتا وهذا زاني زارنا ولا نام مزرعي ورا بأقل باو يشد بو بكم يشي بلا ورا ما ولا ورا كاكا ورا بولا دسخوت يدي ولا بلور وملور نما استا بروجيت كم هي دقيق حافظ ورا بروجيتي راي كورا ما تشينا ما بكم بو خاطري خوا ئیسا دەستی پێ کردەوە ورا وزبا بيتك با برو مخزن برو مخزن برو رايدا مو بانكا دەتەوێت بە شیرنی بگەی اي من ايشم تشي اي هم شي وانا مو تشي من دەبڕ لەگە گەورە چا قسەی بکە اوه كورا قوري عن كواتي دا من بدا سما مشيتو بيعقلوا بما تفليم كاكا من نازل مشي لما برو مخزن برو مخزن برو رايدا مو بانكا برو مخزن استكاكس لحظه تاوي بزانا او ايشاني وجه كدي دبرو دي اها سكرتو لي ددي سا کارتۆنی بدەمێ دوازە کارتۆنی دێ دوازە کارتۆنی. باشە دەبڕۆ دێ باش. دەبڕۆ دێەوە خوایە جا من بەدەست ئەم دوو بیعقلەوە چی بکەم من چۆن گیرم خواردە بەدەستیانەوە لا حول ولا قوة إلا بالله دایکە بۆ خۆی و کوڕە جواب نایەتەوە ئەترسم چێ شتێ لە خۆی بکە دەرەها و وەرە سەری و ماکسیانە کە بزانە جوانە ئەو قماشانە زۆر جوانن جوانە بەزەی سعدی لەلایەتی لای ئەوەی هێنین و تەواو. لای بۆکانی سعدی هەنی سعدی ئەمی کورت و کوێرە بن و ناشیری لە گوێ لە سەڵتی مەگیری چییە ئەوە چیە لە شێرەکەمی داوە والله لەبەر پێڵاوی ئەو زەلامات ساری کردووە والله لەبەر پێڵاو ئەو زەلاماتمەوە بەو خوایە کاکەوە هەردەگیریە تەلەفۆنی لۆمە کرد نەچتە مەطعەمیش دڵی نازانم مشکلەکەم مەیە وەرە لۆم حەلکە بەس تێ بگەم چ مشکلەکە ئەوە سعدی گیان ئاگاو لێ نییە چ بۆ دایک مەڵە من نیشا بۆ نایەن و نابێت هاي عمرا نميني والله نية عافري أمينة لا مشتش أما دجمني تو ما يعني ما بس لزوجت أنا من تو يقراينينا لو راينيا لقرتم آفري هو بكرك جناني نايك بۆ عیبم چییە كل مش بتو بخيو دك تخوا پیاوتان دیوە بۆ ژن بگری كل أو بعقل آه، عمل والله. أو عمل توش بمن توش دوام عفت تقول بوكان ذاتي جني بيني ها کاک سعدی بري ڕقم قات ساقسید لایە لبوتستا سەر خۆمەڵەگرم ئەم وڵاتە جێ دێڵم پێرێ کوڕم دینا لە جیرفانە نییە کورە کوڕم دوای لە پاشان حەدت بنە زەی کەرەچێ دەرینەوە زەی ئیجەیە نا باوی خۆم شارەزام واز بینە ئەتو هیچ نانی ئەتو کورە کوڕ بە تو خۆت پێ بەخێو ناکری بابا هەموو شتێک مێ تۆ جوزانی کورە کوڕم لەو ڕۆژانە نییە جووتە بولبولەکەت کڕی بوو بولبولەکەت پێ بەخێو دەکرێت لە خەفەتا فڕی ئەو وەختێک بوو ناینی یعنی ناینی ئەێنم یانی ئێنم ناوەڵڵا نایەڵم و ناشمانەوێت تەواو من لە پشتم هەشتەکەت پێ بدە بلۆ داخوازیەکە زەمن نایم کوڕم ئاخر ئەگەر شانسەکەی من نەبێت تۆ گەی پشتی کاک سعدیت گرتووە جێ بگرە ئەمن نایە کاکە نیە لۆ خۆ نییە کو دەچێت داخوازی بڕۆ وازانێ پەک مەکەوێ نایی ناوەڵ مستەحەلێک وڵی من نایم بە چه حەلی دەکەی مستەحەلێک چیە تەلەفۆن و چێ دەکەیەوە ئەلو چۆنی کارە باشی چیت کرد بۆ مۆزوعەم نەفەرەکان وەڵا کاکە زاواشی تێکەوت مەسەلەکە سێ زاوامەوێ بە چەند زاوای بە 25 کاکە بزانە سێ زاوە ئۆفەری لەسەرە سێ زاوە 35,000 کاکە تەواو کێشەم نییە تەواو کێشەم نییە بەس ئاگدار بە کاکە زاوەکان ئەمەوێ قیافەیانە بێ قەپاتکە کورە باشە قەپاتکە باشە کورە قەپاتکە کورە منەتم نییە ئەڵێ سێ زاوام لایە قیافەیان ئاوە سیانی بە 35,000 تۆ یەک خوشکە هەیە دایەکیانەوە کۆمپانیا هەمووشتم بۆ حەلەکە سپڵاری وەڵڵا هیچ سپڵەنی هەی بێوەفا ئەو هەمەشتم کردی وڵا ڕاستەکە زاوای عالەمی دەکاتە من نا سعدی بەزازێک سعدی بەزازێک زاوای هەمووشتە قیافەیە کورە کوڕم عقل مهمە عقل سعدی ئەوەی مویمە لای من ئەو کوڕە پوری بۆم حازر کردووە خاڵی بۆم حازر کردووە لە خاڵەکانی خۆم پیاوتر مامی بۆم حازر کردووە لە مامەکانی خۆم زۆر پیاوتر زاوای بۆم حازر وەزبە کورە وەزبە قسەی خەرات بکەین زاوای حازر کردووە وەکو زاوای خۆم بە شەخصیەت ددانە دەون نایەنم
ئێستاش تەلەفۆن و کاک مزەفەری بابینی شای دەکەم زانی چی پێ دەرێم دەرێمەکە بێتە داخوازیش ئەوانە هیچ کەس سوکاری مەنینە لای کوڕم کا پارە پارەی لە چێ دێنی دینارت نییە ئاڵتونەکانی مۆفرۆش وراحتت دەبی ولا هەموو پیانت دەشتێنم قافڵەکانی لیمۆی دەفرۆشم هەستا بڕۆ دوکانی هەستا وڵای من نە وڵای من هەستا بڕۆ مەکانی هەستا دەموسانی بێ لەسەرەوەیە یاخوا باشە والله وبالله وتالله لحموش تشم تجي داك بنيه لو الى قريمه ئەگەر سعدی تۆ بۆ دوژمنی منی ما بستم يعني ما بستم ما بەسی لەوە نەبوودایەکیان بەس وەڵی گوناحتانەکە و کوڕەتان شێت کردووە رجل فاشل هو تقول يا والله لقى داك مشكله ما قلت انت خذ بيت سبيع والله سعدي منيش زاوية لەگەڵ سي زاوية لا زاوية خمان او التربيت ڕێ حەدی چییە هم حد الشيء هو يستاج دس بدكاني يوالدي مو باشا دوکانێکی سعدی تۆ لای هەنارنەوە تۆ لە ئوردنم كل بابا خذ اخو تزعني دس بدكاني ئەیڕە چۆن نازانە سعدیگەن کەشفە بی ئەو کوڵە فیتنەی لێ بۆ یەگێڕێتەوە كل بابي من دكان صد فرعي ليل حد او مديد خم دائما فرعتك دواني يكش كديا دادر مليودي كما حرز دري ما قال حنا ردي دبن يكسا خم دا الشعب سعدیگیان ئەگەر هەنار بزانە لێرەی نایتۆ بە ماڵەوە بابي من تاوكم استاك صد اشميل دكاني او جيجا داخي او جيجي اقل نسمة دكاني بابم او دكاني وين عندك بلي او روجي تيكدبو او روجي سيتو بقماشي بقر دابو والله من هي قلتي مام سعدي سيتو بقماشي بقر دابو والله تمشان كنيا كابراي بسمير داخي من متزانب كابراي بسمير شي حندم ليدا داخي من هب تقرب لدو كابراي بسمير دەزانی چیان کردبوو هەرچی قەردارەکانی من نییە سمێریا تراشوە تا دەڕاستێتەوە وەشێتە هەر زەلامەک لەو ئەوەیە ئەسواقی نییە زەڵام سمێری پێوە نەمایە هەموو تراشتە شەیتا بۆ کابرا شاری بێسمێڵ ئەنێ وەڵڵا تا دەناسنینەوە هاتیانە وەڵڵا ئەو دەلوی گوتم با بچم با کەتمە چکە نەکاتن باشە بەس دووەرەوە دەی خوافز ئاگاو لە خۆی بە کەشف نەبی ئابڵا ئەمیرە نییە لەو مۆزەیەک پشتتم نیشان نییە دەست خۆش لە سعدی بێدەک بەس عادی داکە چی گوت بەجێ بکاتن بەس لە شتی باش بکە کەم شتی باش دەزان سەر چاو خوافز حافظ جار جارە پلاکێکی شەهاوێت تعلیقێکەیە با بچینەوە سەر ماکسی و قماشەکانی خۆمان وەرە فەرموو خاڵە فەرموو شلونی هەنا گیان باش خاڵە تۆ بۆ ئەوەندە زۆرۆش نەتێش بە خێراتنەوەیەکی جوانت بکەم زۆریش بێ هەنا گیان باس حەزم کرد سەر لێ دەمەوە چۆنی ئەحواڵ خاڵە جان زۆر داوای لێ بردم دەکەم سعدی نەیتوانی بێ بۆ بە خێرات نەکات بۆ خوا ئەوەنە ئیشی هەیە لەبەر ئەوە ماشەڵڵا ئیشی زۆر دەڵێ ئاشکرایکەم خاڵە چی دوت؟ بۆ مێشکە دڕۆی و تو سعدی ئیشی هەبوو لەبەرەوە نەماتوانی بە خێراتنەوە بکەین تەردەستی زۆرەکە بۆیە مێشکم ڕۆ وەڵا لەگەڵ قارەمان بۆ کوێ چوون قارەبان چوین بۆ ماڵی کاک میحێدین کورە تەردەستیم بە کورە ئەوەنە خۆش بوو کورە سعدی لێ بوو سعدی؟ نە کورە سعدی نە و کابراایەک دێ بوو نییە ئاین لێ سعدیە کرد نا تازەوت سعدی لەوێ نە کورە هەڵە کورە مێشکم تێک چوو ئەوەنە تەردەستیم کردێ بەس کابراکە لەوێ کرد ئەو نەبوو بەس ئەو نەبوو لەوێ کانی تۆ باوەڕ بە خاڵی خۆت ناکەین خاڵ جان باوەڕت پێ دەکەم بەس تازەوت سعدیش لەوێ بوو کابرایەکی لێ بوو لەوە دەت و واز دە قسە بێنە با هەنێ تەردەستیتان بۆ بێن کوڕە خاڵە واز لە تەردەستی بێنە من تەردەستی نایە پێم بڵێ بزانم سعدی لەو ماڵە بوو یان نا وەرە تۆ تێداگی ئەزانێ چی سعدی لەو ماڵ بەس کابرایەکی لێ بوو لەوێ کرد من دەڵێم کەس لە سعد بەس جەڕەسە باشە ئەلو کاک مەریوانی کاک مەریوان چۆنی حیاتم باشی ئەحواڵەت چۆنە ئەرە وڵات تازاتوە تۆ لە خارج بەڵێ لە دوکانەکەت ماوی بەسەر چاو بەسەر چازانێتی هەندێک ئیشمەیە ئیسە یەکسەر دێم بۆ لای تۆ باشە خەمن نەوێ باشە ئەوە چی بوو خاڵە بۆ کوێ دەچی ئەزانێتی ئیش دەسەرون مێ کاک مەریوان لە خارجەوە زۆر بیر مەکە باشە ئێ باشە تۆ ئەوەم تێبگەێنە بزانم سعدی لەو ماڵە چی دەکرد ئینجا بڕۆ ئیسە بە خاڵی خۆت بڕۆ ناکەین خاڵە گیانەوە چەند جارم باوەڕت پێ دەکەم بەس پێم بڵێ بزانم سعدی لەو ماڵە چی دەکرد کاکە من تەردەستیم مێشکم کابراایگیرە بەس ئەو نەبوو بڕواکە من ئیشمێ ئەخە زانیتی ئەو برادرم چاوەڕێکە خوا حافظ تا خوان لەگەڵ بێت خاڵم زۆر گوماناوی بووم وا باشە بچم بۆ دوکان دەدەم دەدا عمرم دەدا زەندەدا تەسبیح و مەرزەندەدا یەرم سەلیاستوغم قۆی هۆ دەدا ولرەم دەدا
شقامك ويلارزي باتلي دادا ودالارزي ماتشي مجبورا خوشة بخواي باترسو نارزي ددم ددا عمرم ددا بابام ددا زان دادا تسبيح عمر زان دادا أود روجا سوزان والله نمكرد وماتشي أود روجا كورم والله نمكرد وماتشي دخيا وماتشانا واي إسناد المدرناتشي ددم ددم عندنا ددم تسبيح ومرزانا ولا شغل داشا كرم داشا İşte baba mala vadan dilit gala gala خوش kırdım. لا والله ان شاء الله دلت قلق خوش دكم بابا يا ربي بابا دعاء دكم خداي قربام 80,000 سال بي. انا وين كرم زياد نبي بس عمل ان شاء الله قال نمرم. بله. تيدا جاي حفلة تو دكما حفلتك دنيا بزاني. والله بابا داخي من بتما قبل حمديو قبل عدويو قبل قانع ابن فت جنم بني سبدان بنا ولا جنين. ايه كرم او انا فقير انا بكتن لو دقرين جنك لوبين كسكت بين لوبين اتوب هيش رازين اود وين اود هل يكش اختيارك بزام شيء بابا هذه همزه نسعدناك دري قناعه شرطه دل شرطه شرط قناعه شرطه بس اتو دبي بخوش ديك شهر بله داخي بابا دلم ايش بامبو اكر مشكم بيت ابو دبله بابلي اود زيران من هيا تهان رايد زيران من كوريتا كويتي بله او زوا كرة شيله قرب نازم ناوي كرة كيسيا او ديال بلادري او بيكو نازم بيكو انا بدي بيكو بس او انا زراعيان خلاص كده زراعه هذا زان زراعي توكل بله اما شتو خاني مانه بله تدقي بلدنا شهر مو خوش دزاني نانيت يا دي او زي يكشي دفروشم بله يكشي دفروشم باركان ددمي او انا ايش دكن ايشي وشي او كومباني انا نيو بني ولا قريان بله ايه كرم دزاني تدسين بابا مانجو انا دار ايه باشا بابا ولا كده تسينن كرم لهولير دسين كنا بابا مار خراب انك او مانجوني باز دك ولا افريقيا دسين تصاوى كم كنا اوانا بابا وانا مفيرزان قوربرن نكي بقسام بك ولا بابا امن اجتم امر رازين منا ولا اجلب وانا نايبك كرم او انا علمي ويا بي زراعيان تاو كرديا دزاننا وانا تدزان كودا تشينن كو برهم ديني كنا بابا وسي خير بك اجتم تاو كم صدقك وبابا اللي هوليره اجتم ليره تروسيا بطاطا خياره بايزان شاروك تنها ليره تسيد تاو كم نكي بابا اجتم امر رازيني ما اوانا فيرزان بابا اوانا اجتم قلبن نكي بابا مال ودا تاو كم بابا ايشوانك ها نعم رازين منا ولا رازيني ما